بەڵام چۆن ئەتو لە ناخی دەردەینی چۆن بخوێن ئەوە مهمە. بزن ڕۆژێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی عائیشە دەزانی ئەمن دەزانم کەنجین ئەتو لێم تووڕەی کەنجین ئەتو لە من ڕازی گوتی بە چ دەزانی گوتی بە قسەکانت دەزانم بزانە ئەو ڕاگرتنی ئەو شعورەی گوتی ئەگەر کە قسان دەکەین پێکەوە ئەگەر گوتت نعم ئەو لا وەڕەب ئیبراهیم وەڕەبی ئیبراهیم دەزانم لێم تووڕەی چکە سوند بە چ دەخۆی بەخوای ئیبراهیم دەخۆی ئەگەر لە منیش ڕازی بی يعني مثلا هیچ گلەی لە من نەبی دەرێ نعم ئەو لا وەڕەبی محەممەد سۆن بە بەخوای محەممەد دەخۆی ئاشە پێکەنیوتی وەڵای ڕاستەکەی وەڵای ئەو وەختی گلەیەکم لە دڵا لێ تووڕەمە سۆن بەخوای تو ناخۆم بەخوای ئیبراهیم دەخۆم هەر خوای ئەرە خوایە بەڵام کاتێک کە دێت ڕازیمە ئەو زەدەرم لا یان نعم وەڕەبی محەممەد صلى الله عليه وسلم سبحان الله ئەوە فێرمان دەکە ئازیزان هیچ ئافرەتێک نییە کۆمەڵک ئەحساس و شعوری لە ناو ناخیدا نەبی ئەو شعور و ئەحساساتانە دەبی دەرببڕێ دەبی دەربچی دەبی لە هەناوی بێتە دەرێ بۆی نەبتە کبت بۆی نەبتە نەخۆشی نەبتە عقد نەبتە بغز وەرە دانیشە لەگەری دەردەشەیەکی لەگەر بکات تۆزێک لەگەری دانیشات چەند کاتێکی خۆت بدا ئەو ئافرەتەی قسەی لەگە بکە هەمووی لا نەهاناوی بەتار دەبی و هەرچی هەیتی زۆر بە سەراحەت پێ دەرێت بەڕاستی ئەو فەنە ئەو فەنی تەعاملە ئەو فەنی چاندنی خۆشەویستیە ئەو فەنی لابردنی ئەو ناخۆشی و ناڕەحەتی دڵی ئافرەتان دەبی لە پێغەمبەری خوای فێربین صلى الله عليه وسلم. يعني ئەمەش دەبی خێزانەکانی خۆیان بخینینەوە بەر لەوەی گازاندەکە گلەیەکە تەڵەب و داوایەکە بکات و پێشوەختە بخێنی ئەولاتر لەوەی کە پاشەوەی کە داوای کرد نەک ئەوە احتمال هەر نەتوانی داوا بکە لۆ لە تووڕەی سەرفی بکەس ئەو ئافرەتە ئینفعال دەکات بەڵزەبت کە کۆمەڵە شتێکی لە دڵات تۆ نەتوانی لە ناو دڵی دەربینی بە فەنێکی بە ئوستوبێکی نەتوانی ئەو هەست و ئیحساس و شعورانی ئەوە ئافرەتە بزولێنی و ئەو ناخۆشی و ناڕەحەتی لێ دەربینی حتمان بە شتێکی کە دەری دێخی جا بە عینادی بە تووڕەیی بە ناخۆشی بە لێدان لە منداڵەکان بە احتمام ندان بە تو بە احتمام ندان بە ماڵ و منداڵ بە احتمام ندان بە خزم و کەس و کارت حتما بەشتەشی دەری ئینسان چەند احتمام پیا و چەند احتمام بە مەشاعر و ئەحساس و شعوری ئافرەتی خۆی بدا ئەوەندە زیاتر محەبەت و خۆشەویستیان لە بین زیاد من ینی ئافرەت هەبووە مثلا تەلەفۆنی کردووە فەقیرەی مثلا هەڵەیەکی کردووە تووشی غەڵەتێک بووە یەک کەس تەلەفۆنی بۆ کردووە بە غەڵەت ئەویش کە زانیتی ئافرەتە گوتی ئەفەن ناتناسم کاکە بەس پیاوەکەی گوتی هەی بە قوربانت دەبم ئەرەوڵە ئەو دەنگە چەند ناسکە بەڕوا بکە بەو قسەی هەرخەرەت دەڕوخێ دۆ دەبێت ئێمە پیاوەکان بخۆیان هەست و شعوری ئافرەتەکانیان بجولێن و دڵ و ڕوحیان ئارام بکەن پێش ئەوەی کەسێک بێگەمە بە هەست و مەشاعیریان بکەن.